سڵاو بینەرانی ئەزیزی بەرنامەی مایکە سوورەکە گەڕاینەوە بە کۆمەڵێک پرسیار و دیاری زۆر تایبەت هەموو شەوانێک من لە فامیلی مۆڵم چاوەڕوانتانم سەردانکەن با بڕێمزان کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵک لەگەڵمان بن. سڵاو لەبێ باس نای بەڕێزێ هاوار کاک هاوار چ کارێک دەکەی؟ فەرمانبەرم فەرمانبەری میری لەش ساق بێ چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ؟ وەڵاهی بۆ جەو گۆڕین و تۆزە بزانم ئەشیا و شتێ و چیەکڕی حەز لە چێ جلە کڕی؟ بەخوای ئەرێ وڵات عەزم لێ پێڵایە بکڕم بەویست تازە بە دڵم نەبوو بەزێ زۆر قەلەقی لە کاتی شت کڕینە؟ نەوەڵا یەکسەر قەرارەیت یەکسەر قەرارەدە زۆر چاکە ئەو خۆی زۆر شتێکی باشە قەلەق مەبی بەڵێ دای پەشیمان نابیتەوە ئەیکە خێرا قەرارەیت و ئەیکڕی دای ناوەڵە پەشیمان بۆ نابیتەوە پەشیمان نابمەوە کە بۆ شتێش دەستم ئەو شتە دەکڕم چاوم شتی کە نابینێ سێری شتی تر وەکو ئافرەت نا ئێمە ئاچین جوان سەیرەکەین هەموو شتێکە کڕین بەس ئەو شتێکە بۆ هیچوی نایکڕین بەڵێ بەڵێ وایە هەر خۆت هاتوویتە فامیلی مۆڵ؟ بەڵێ جان زۆر چاکە بەخێر بێ سەرسەر فامیلی مۆڵە پێ چۆنە؟ وەڵی خۆشە دڵگیرە زۆر چاکە لە ساق بێ بەخێر بێ بۆ فامیلی مۆڵ پرسیارێکمان ئامادێ وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵک بەڵێ بەڵام ئەگەر نەیزانی ئەوێ شتێکی خۆشی پێشکەشکی بەنگە خۆش دیارە حەز لە گۆرانی و ڕەنگی خۆش و بەڵێ فەرموو پرسیارەکەمان دراوی وڵاتی چیک کام لەم دراوانەیە سێ اختیارتەیەمێ وڵاتی چیک بەڵێ کرۆن دۆلار یۆرۆ کرۆن بەڵێ تەکیدی تاکیدما چیک کرۆنە دەست خۆش وەڵامەکە ڕاستە ماشەڵڵا زانیاریەکانی باشە بزێ سپاس فەرموو خەڵاتی بەرنامەی ئێمەیە تێکساس چیکن دەچیت لێ نان دەخۆیت هەروەها ئەوەش کارتی ئەربێلایە دەچی لەوێ بازاڕی دەکەیت ئەربێلا لەکوێیە؟ لە گوڵان مۆڵە لێرەش فەرعیان هەیە دیجیتال سیتی دەتوانی لێرە سەردان بکەیت مەمنون شتێکمان پێشکەش کە دێوە بووی بە براوی خەڵاتەکە وەڵام بەس نوکتە دەزانم یاڵە باشە پێمان خۆشە نوکتەیەکمان بۆ بکە ئەگەر تۆزێک دوور تۆزێک درێژش بێ قەید ناکەم کێشە نییە لە خزمەتین حەزەکە یەک سەعاتە وەستین لێرە ئەو باشتەچی معقول برێن مادەم بە کەلک وەریە نوکتە زۆر ئەوەی هەیە لەو دەمە شتێکی معقول یادگاریکی خۆشت لەبیر بێت زۆر باشە بۆمان باسکەی هی تەمەنی گەنجێتی وڵا یادگاری زۆرە بەڵام لەو دەمەی ماشەڵڵا بەبیرن نایەتەوە لەو سەر ڕێگا و لەوە و دانیشی قاوەکی بخۆیەوە زەد وردەوە دە قسە قسەی ڕادەکێشی وەنیە ئەکی دوایە عەلا کولین قورئان لەو دەمە نازانم هیچم بەبیر نایەتەوە دەستە خۆش بێ زۆر سپاس دەستە خۆش بێ زۆر سپاس نای بەڕێزێ هێرش کاکێرش خەڵکی کەی کاکێرش خەڵکی ئاکری زۆر باش وەرن برادر وەرن برادەرەکانە بۆشن وەرن فەرموو بە چ کارێکەوە سەرقاڵی؟ وەڵا هەر ئیشی ئازاد ئیشی ئازادەکەی ئەو چۆنە هاتوویتە هەولێر؟ وەڵا حەزم لە هەولێرە و من خەرجی ئاکرێمە بەڵێ لەم حەزە ئەرۆڵە حەزم ناولێرە زۆر دێن هەولێرە زۆر دێن بۆ هەولێر زۆرە بەڵێ چی هەولێرتان زۆر پێخۆشە؟ وەڵا هەر هەمووی هەولێر هەموو لەسەری هەتە بنێ هەولێر لەسەری هەتا بنی بەڵێ لە قەڵاتی هەتا ناو بازار سەر و سەرچاو بەخێر بن چیتان کڕی لە فامیلی مۆڵ؟ وەڵا تازاتین تازە هاتن بەڵێ یەکسەر هاتن بەلای من بەڵێ تازاتین باشە بەخێر بن سەر و سەرچاو بەتەمای چین بچن بۆ کوێ؟ وەڵا دەشی نانێک دەخۆین نان دەخۆن بۆ ناخواردن هاتن باش زۆر باشە وەڵامی پرسیارەکەمان بزانی کارتێکتان نێوێ بچن نان بخۆن بە فری باشە زۆر چاکە پرسیارێکمان ئامادەیە کام لەم وڵاتانی خوارەوە سێ بە شیشەوە لە 24 کاتژمێردا بەڵێ فینلەندا ئەرجەنتین کەنەدا فینلەندا تەکیدی تاکیدە چۆن نەزانی؟ وەڵا چوویمە سوید تقریبان بەڵێ ینی نییە جەوەکێ دەزانم چۆنە جێی سوید ئەوش نییە دراوسێ سویدە ئەی کەنەدا؟ نا کەنەدانا نەچوومە کەنەدا تۆ نەچوویتەتە ئەوە زۆر باشە وەڵامەکەی تۆ فینلەندایە بەڵێ فینلەندا بێگومان
باشە دەی شتێک خۆشمان پێشکەشەکەی ناوەڵە سپاس سلااوڕێز وەڵامەکە و ڕاستە مەمنون دەست خۆش بێ خەڵاتێکمان بنێ خەڵاتی ئێمە بۆ بەڕێستان تێکساس چیکن دەچن لەوێنان دەخۆن سابیش داشکانتان بۆ زۆر سپاس یادگاریکی خۆشمان بۆ باس ناکەی لەگەڵ برادەرەکانت والله کە هاتی لە ناو سارە شەڕیان بوو شەڕیان بوو لەسەر پێشی کێ دێتە پێشی سارە بۆچی وڵە حەزیان لە پێشیە بۆ لە پێشە زووترێگەی جارە کاکەوەەر زۆر حەزی لە پێشی ئەوش قبول ناکە شەڕیان لەسەر پێشی هەموو جارێ یعنی ئەوەیە تێکەچن لە ناو سیارە لە دواوەیان حەزیان لە پێشەوە حەزیانە لە پێشی بوو زۆر چاکە دەستان خۆش بێ هەر هەبن هەر ساغ بن هەر لە خۆشیان کاتێکی خۆش سپاسفال لەگەڵ ئەو بەڕێزانە وەڵامی پرسیارەکان زانی و توانیان ببنە خاوەنی خەڵاتی بەرنامە ئێوەش وەرن سەردانکەن شەوانە من لە فامیلی مۆڵم وەرن بۆ ئێرە پرسیارتان لێ یەکەم وەڵامەکەتان زانی بێگومان دەبنە خاوەن خەڵات چۆنی؟ ناوی بەڕێزە؟ عارف عارف ئەو تو خۆت هەروە ڕووخۆشیان منەبینی ئاواکەوتی دەپێکەنین والله تو بزيتو شباب بۆچی؟ ئەوەی دیکەش غاری دەژار ئەو بۆ غاریدا حاس لەوەنی دەبچاوی دەرچی ئەی باشە مشکیلە نیە سڵاو لێبێ والله من نازانم کوردی نازانی عەرەبی باشە مشکیلە نیە لەگەڵ تۆ قساکەم بەچیەوە سەرقاڵی کاکە؟ نا والله سەرقالی چێن دەرە ئەڵەم بەچیەوە سەرقاڵی کاک قایلی چی؟ الواحد شهرين يعني والله طلبما تەلەبەی بوري ششرب پۆلی شەشی باشە لە شستاخ پۆلی شەش قورسە ئاسانە والله باشا حسب مشكي طلبيه وایە اري واخوي نا زۆر ئاسانە بەس نابێ لە خۆتی قورسکەی اري والله ويا زۆر ئاسایی و ساڵەکانی تر بەس چیە تۆزێک زیاتر کاتیەوێ وين رازقي باشە چۆن ناتوانێتە فامیلی مۆڵ والله يا تنجش يمكن برادر جلك تانكري بۆ برادەرە ئەو برادەرت لێراژی هولير لە هەولێر دەژی ئەی چۆنە کوردی ناسانێ والله خرشي بغداد ئەی بۆ فێرتان نەکردووە والله اللي قال ما انجليزي عربي اللي قال قصام عربي باشم عربي اللي قال قصام ئەقەی چێگە تۆ خۆت فێری عەربی کردووە ئەیش بۆ خۆی فێری کوردی یعنی کوردیە زانێ بەس لەبەر من لا كردي احكي بسيطة ده بس شوية بسيطة شوية تمام ايه قسەیەک خۆشم بۆ باسکە شو بيدرين بەسەراتێکی خۆش و برادەرە خۆشی نێوان خۆت و برادەرەکانە بس ليش بيني وبين برادر بەڵێ قلنا سالفة بيني أنا وأنت شتێکی خۆشم بۆ باسکەن والله أنا عازب شلون باسكم مش مثل دقيق چ شتێک ڕوویاوە لە بینتانە هەر کاتێ بیرتەکەتە پێکەنینەیەت والله يا راجل ما خوش بيقوا ئەڵێ برادەر سێری یەکەکە سەڵێ بلوتوس کۆنێکتینگ رازق هيك كونك دبي بە کۆنێکتە بێ لێک تێکەن هەر بە سیرکردن أري والله شتێکی خۆشم بۆ باسکە والله شلون باسك ما نازل شلون باسك باشە پرسیارێکتان لێ یەکەم کام ئەندام لە جەستەی مرۆڤ ئەنسۆلین دروست دەکات كم عندهم؟ بەڵێ عندهم مش يعني عندهم يعني شو؟ ئەندامی لەش أبغى مخرج رجافة ما صور أنا ده باشنية بەڵکی ڕۆژ ئاوای ماڵتان لە هەولێرە چەند ساڵە لە هەولێرن أبغى 4 سنة بۆ 4 ساڵ ئەی چۆنە شلون هاتنا وليري؟ والله للسودان بن لافريقيا وجهر 2021 لوين ده وش بري سياسة عندك تيك شو جهاتنا وليري زۆر چاکە بەخێر بێن سەرچاو پرسیارەکەمان ئەڵێ کام ئەندام یعنی چاو دەست ايه ئەندامی ناویشمان هەیە انسولين دروز دكا بەڵێ ئەنسۆلین دروست دەکات تشاو يعني شو؟ چاو نا اختیارتان هەیە باشە پەنکریاس گورچیلە بنكرياس پەنکریاس تەکیدی شو دري تراست يعني بچی اختیارمەوە پێتان شنو الانسولين شو يسوي الانسولين؟ انسولين ايه ئەنسۆلین هۆرمۆنێکە زمان هرمونك لە لەشی مرۆڤدا پەنکریاس گورچیلە جگەر كبد يعني جركه بس هيك دقيقة كبد يعني جرك لا قرشيلا قرشيلا يعني كبده بس بنكرياس قرشيلا جرك الكلية كانت مو؟ ايه كبد كبد يعني جرك جركه حسب تأكيدي
تاکیدە نایگۆڕی نا بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو ئەو نەبوو ئەو نەبوو شتێکی خۆشم پێشکەشکە تۆ خەڵکی ڕۆژ ئاڤای دەنگتان زۆر خۆشە بۆ گۆرانی خۆشم بۆ بڵێ ناوەڵە دەنگم زۆر ناشینە گۆرانی وانیش زۆر لەبەرم نییە ئەی گۆرانی کێت لەبەرە کەس ئەوە گۆرانی باشی بەرەدای والله يلا گۆرانێکمان بۆ بڵێ شنو هو؟ ئەغانی عربی والله ايش تسوي؟ يعني اغاني دزاني. اسمي اغاني؟ ئەغانی اغاني على صن حلوات يعني؟ اغاني يعني؟ لا والله لا اسوي بۆچی دەزانی بڵێ والله ابدا اسوي باشە سپاس بۆ بەشداریتان دەستان خۆش بێ زۆر سپاس ئەو کوڕە زۆر خۆش بوو بەڵام نەیتوانی ببێتە خاوەن خەڵات با بڕۆین بزانین تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات نایی بەڕێزە پەیوەند کاک پەیوەندی چۆنە لەگەڵ خەڵکە وڵا عزمانیە باشی مارێ وڵا یاخوا هەر باشی کاک پەیوەند بەچیە سەرقاڵی وڵی شکار ڕۆژانە وەرەوە زۆر چاکە چۆن هاتیتە فامیلی مۆڵ وڵی هەرواتم بۆ سەردا وەستەردان بەڵێ برادەروشتە لێرەیە بەڵێ زۆر چاکە لەگەڵ برادەرەکان تا بینی چۆنە وڵا عیمانێ زۆر ڕێکن بەڵێ خوا لە یەکتان نەکە هەدایم ئاوا ڕێک بن سەلامەت بیا فامیلی مۆڵە پێ چۆنە جەوەکەی چۆنە بەلاتەوە عیبینە شتەکڕی لێرە لە فامیلی مۆڵ زار زار شتەکانیانە پێ چۆن باشە عیبینە زۆر باشە زۆر باشە نەیدە باش لەبەر دڵی من بڵە زۆر باشە کاک پەیوەند شتێکی خۆشمان بۆ باسکە لەگەڵ برادەرەکان تا شتێکی خۆش ڕوویا بێ وڵی لەو دەمە هیچم بەبیر نازانم نوکتێک وڵی نازانم لەو دەمە هیچیوان بەفکرد ئەی دەنگە خۆشە گۆرانێکی پەیوەنجافمان بۆ بڵێ سڵاو ڕێزمانەیە بووی دەنگم ناخۆش داگلێ بڵێ بەنگە ناخۆشە باشە مشکیلە نییە پرسیارێکە لە یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە بەڵێ یەکەم کەس بوو شەو و ڕۆژی دابەش کرد بەسەر 12 کاتژمێردا شەو ڕۆژی دابش کرد بەسەر 12 کاتژمێردا بەڵێ ئەو کەسە کێ بوو وڵی نازانم نازانی ناوەڵی بیر بکەرەوە بەشکم زانی نازانم لە پرسیارەکەش تەواوازن یانی شەو ڕۆژی دابش کرد بەسەر کەسێک یەکەم جار شەو و ڕۆژی دابەش کرد بەسەر 24 کاتژمێردا وڵی نازانم داگلی برم دەکەم باشە سپاس بۆ بەشداریت دەستە خۆش بێت سپاس. کاتێکی خۆش پاڵێ سڵاو لێبێ زۆر سپاس مەمنون نای بەڕێزە سەروەر کاک سەروەر بەچیەوە خەریکی کاک سەروەر وڵی بە ئیشکار و کەسابەت خەریشین وەی لە ش ساخ سلامەت بیارە چ کارێک دەکەی کار و وڵا کەسابەتەکەت کاسبین کاسبی ئارێ وڵا ئیشەکەتان قورسە ئاسانە وڵی ڕسکی دەفرۆش ناشێقەڵێ عیبینە الحەمدلله ڕستەقی ئایمە بەست تەڕەیە تەڕەمیوە بەرێ دەی باشە سلامەت بیارە بازار چۆنە بازار والله باشە الحمدلله لەخوای بەزیاد بوو خوا سەری دابی ڕزق شتیە ئەکید الحمدلله وایە سلامەت چۆن هاتوتە فامیلی مۆڵ والله هاتین لێرە لەگەر ئەو برادەرەی هاتین یەک دوو بۆ نام بکڕین حەزت لە بۆنە دیارە ئەرێ وڵا زۆر بۆن بەکارهێنی ئەرێ وڵا پێم شتەش باشە خۆشە ئەڵێ هەرچەند پارەشی پێبێ ئارێ ئیسراف وڵا نییە. عەدیسی لەسەرە تەبعاً باشە پرسیارێکمان ئامادەیە بەرێ فەرمو بەڵام پێشە پرسیارێک لەکەم شتێکی خۆشم پێشکەشکە بەسەراتێکی خۆشم بەبگەڕ و لەگەڵ ئەو برادەرەتە بەسەرتان هاتبێ بەخوران بە سەراتمان زۆرە بەس بەکەلک نایبژێرمەوە بۆ بەخوای ناوی بەکەلک باشە نوکتەیەکم بۆ بکە شتێکی خۆشم پێشکەشکە بەخوای منە نوکتەی نازانم لە شکلم ڕادیارە گەتم وەڵا شام بەشکڵە دیارە قسە خۆشی مەجلیس خۆشی بالۆ پاش کامیرەوی ئینشاڵڵا ئێوە ئەمانە لەبەر کامێرە بێ وەنێت خوا شتێکی خۆشمان بەخوران پێشکەشکە نازانم بوورە باشە پرسیارێکە لێکم بچووکترین ئێسک دەکەوێتە کوێی جستەی مرۆڤ اختیار دێمە گوێ لووت پەنجە وڵی لود نییە و باوەڕ ناکەم پەنجەش بی بەس جێ چکە پێشترێ جێم نێ بووە گوێت لێ بۆ جێ. پێشتر لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی باشم وڵا عیبم نییە
زۆر زیاتر وەڵامی عربی عالەمیەکان یعنی یەکەم و دووەم وەشتان حربی عالەمیەکان حەز دیارە حەزت لە شەڕ و بەزمە ناوەڵا مەسەلە شەڕ نیە بەس مێژوو تاریخ شتێکی خۆشە یعنی ئینسان لێ شارەزا بیتن شارەزای یعنی لە تاریخا باشم عیب نیە وەڵا ئەزانی جەنگی جیهانی یەکەم ساڵی چەند بووە؟ بەرێ 1940 هەتا 18 بوو هەتا 18 بەرێ زۆر چاکەم باشە دەست خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە سپاس مەمنون بوویتە یا خاوەن خەڵک خێر. خەڵات سپاس دەکەم خەڵاتێکمان پێ بن مەمنونی حەزەکە خەڵاتەکە چی بێ؟ وەڵای ئەوی خوا کردە قسمەت ئەوە خوا کردێ قسمەت خەیبوو ئەوە چیتە فامیلی بەربەر ئەنساڵۆن پرچت چا دەکەی ڕدێنت چا دەکەی مەمنونی دەست خۆش باشە، بەدڵدا؟ باش دەرچسن زۆر باشە دەستتان سەرکەوتوبی خۆش بێ. زۆر سپاس بە سپاس، گەڵ بەشداریت بەخێر بێ. کاتێک خۆش سەلام پال عەلیکم. لەگەڵ سپاس سڵاو لەبێ سڵاو زۆر سپاس نای بەڕێزە هۆزان کاک هۆزان بەچێ سەرقاڵی کاک هۆزان کاری ڕۆژانە و من سەرپەرشتیارم و هەروەها سەرۆکی ڕێکخراوم بۆ لە کۆمەڵگەی مەدەنی کار دەکرد زۆر چاکە قەلبت ساف بێ یاخوا زۆر سپاس. چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ وەکو سەردانێکی ئاسایی بۆ وەرسەبردنی کاتێکی خۆش و هەروەها یەکێک لە تایبەتمەندیەکانی فامیلی مۆڵیش بریتی باشە ڕبکەینە کامێرە عەفو سینەما ئەمپایر سینەمایە بەڵێ کە یەکێ لەو شوێنانی کە دەتوانین فیلمە جیهانی و نەخۆیەکانیش لێ ببینین و هەفتانە سەردانی سینەما زۆر چاکە یعنی حەزە لە سێرکردنی فیلم هەیە بەڵێ بێگومان زیاتر حەزە لە چ جۆرە فیلمێکە ئاکشن کۆمیدی فیلمە هۆلیوودەکان گشتی و بە تایبەتش ئەو فیلمانەی کە ئەسەر ڕیاکشنیان هەیە و لەسەر دراماتیک و ئەو فیلمانەی کە بابەتی سیاسی و جۆپۆلەتیکی لە خۆ دەگرن و مێژوەکی دوور و درێژیان هەیە مێژووی ناوچەکان سەریەوان ئەکرد باشە ئەی بابەتە ئاکشنەکانە زۆر حەز لێیان ئاکشنیش ئەوش بەپێی کات و پێویستەکان درامێتەکان سەیرەکەن زۆر چاکە هۆلیوود و بۆلیوود هەردووکی دەگرتەوە بەپێی بەڵێ خەڵسەتمەندی و تایبەتمەندی فیلمەکەیە وایە ڕاستە زۆر چاکە زۆر تێکەڵی بابەتی هونەریە بی چونکە پیشەکەمان کە من ڕۆژنامەوانم سەرۆکی ڕێکخراوی بەژێنم بۆ بەرەپێدانی تواناکانی گەنجان کللتور و پێکەوەژانش لە خۆ دەگریتن هونەر بەشێکە لە کارکردنی ڕۆژانەمە لە هونەری ژیانکردن خۆ فەلسەفەی ژیانکردن بەشێکە لە هونەریانی هەر هەنگاوێکمان هەر هەنگاوێک هەر فەلسەفەیەک خۆی فەلسەفەی ژیان بریتە لە هونەر و ڕەنگەکانی ژیان بریتە لە هونەر بۆیە هونەر تێکەڵی ڕۆحمانە بێتن هۆی گرنگە بێگومان باشە زیاتر لە چ لایەنێکە خۆت ئەبینیتەوان لە چ شتێکا زۆر باشی لە ئێستا هیوا هەیە حەزی لە شێوەکاریە هیوا هەیە حەزی لە ئەکسەریە هیوا هەیە حەزی لە گۆرانی و مۆسیقایە تۆ زیاتر خۆت لە چ لایەنێکا بینیتەوە کەسێک تایبەتمەندی خۆی هەیە من زیاتر ئەو بارانەی کە کارم تێدا کردووە هەمووەکو ڕاوشکاری بازرگانی کارم کردەوە ڕۆژنامەوان شم سەرۆکی ڕێکخراوم لە کۆمەڵگەی مەدەنی زیاتر کارەکەین بەڵام ئەگەر بێتە سەر حەز ینی حەز بابەتێکی خولیا جیاوازە حەز بە گۆرانی وتنەکە ینی گوێگرتن لە گۆرانی ئەوە ئارامبوونەوە مۆسیقاکان ئەمانە ئارامبوونەوەی ڕۆحە تێکەڵی ئاوێزانەکان ئەندێشە خەیاڵ دەبێت و لە بابەتە هونەریەکانیش بریتە لە ژینگە کە تۆ چۆن بابەتی شێوەکاری ڕحیەتن تێکەڵ بە ئاوێتە ئەبیت کە بەوەی کە بتوانیت بۆ ئاسوودەی دڵ و دەروون و ڕۆحت ژینگە و شێوەکاری و ئاکاتن کە ئاوێزانێک ئەندێشەیەک بە خەیاڵ بەخشێت زۆر باشە سەرکەوتوبی پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات کام ئاژەڵە هەرگیز ناخەوێت کام ئاژەڵ هەرگیز ناخەوێت اختیار دەیەمێ پێمان خۆشە ببیتە خاوەن خەڵات نەهەنگ شەمشەمە کوێرە مێرولە خۆی بژاردەیە کردیارە شەمشەمە کوێرە خەوێتین کە دەڵێ بە ڕۆژە خەوێت بەڵام دوو بژاردەیە لە مێرولە و هەنگە مێرولەش دەچێتە ژێرزەوی کەزستانان بەرهەمی خۆی کۆ دەکاتەوە ئەوەی دەمێنێتەوە نەهەنگە پێم وایە پێت وایە نەهەنگە بەڵ ئەخوێنیتەوە لەسەر ئاژەڵان چۆنێتی ژیانکردنیان نەخێر بەڵام بە گشتی دەرەکەویتن زانیاری گشتەکان ناگەناوەکو بە تایبەت لەسەر ئەم بخنەوە نەخێر بەڵام بە پێی زانیاری گشتەکە زۆر چاکە دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بۆ بەڕێزت زۆر سپاس سەرکەوتوو بەرنامەکەی ئێمەت بینیوە؟ ئێستا هەر سوفەیەک و ئێوەم بینی بەڵام دەستان خۆش بیت و سەرکەوتوو بن لە سۆشیال میدیا سەیرتانەکەم بەڵێ پێ چۆنە بەرنامەکەمان دەستان خۆش بیتن و سەرکەوتوو بن بابەتێک کە کەناڵە دیمە کەناڵێکی خێزانیە
و ئەو خێزانەکان دەتوانن سەیری بکەن بابەتێکی باش و هونەریە و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم بۆ بەڕێستان و بۆ پرۆگرامەکەشتان. سپاس دەکەم، سپاس بۆ بەڕێزت. بەرنامەکەی ئێمە بە ئێوە جوانە لە شتان ساغ بێ و سەرکەوتوو بێت. زۆر سپاس لەگەڵ کاتێکی خۆش سپاس. سپاس. ئێوەش وەکو ئەو کاکە بەڕێزە وەرنە فامیلی مۆڵ ئەوە قسەی خۆشم بۆ بکەن، شتی خۆشم بۆ باس بکەن، هەروەها وەڵامی پرسیارەکان بنە و بێگومان دەبنە خاوەن خەڵات. با بڕێم زەنکی تر دەتوانێت بێتە خاوەن خەڵات لەگەڵمان بێت. سڵاو لێبێ؟ سڵاو لە تۆش. ناو چییە؟ یەسنا. یەسنا. ئەو ناوە خۆشەکەی لی ناوی یەسناگیان. وەڵا باوکم. باوکت زۆر خۆشەوێ. ئەرۆڵە. ئەو شتێ زۆر زۆر خۆشەوێ. ئەرۆڵە. بۆیە ئەو ناوی لێ ناوی وایە؟ بەڵێ. چاکە لە پۆلی چەندی؟ 5. لە پۆلی 5یت. بەڵێ. زیرەکی؟ بەڵێ. وەڵڵا لە چه دەرسێکا زۆر زیرەکی؟ وڵای لە کوردی و عەرەبی و زانستە. هەموو دەرسەکان. هەموو دەرسەکان هەموو دەرسەکان. ئافرین. ئەم ساڵ یەکەمە بی؟ ئینشاڵڵا. ئینشاڵڵا. ئافرین. شتێکی خۆشم پێشکەشەکە یەسناگیان فەرموو. لە ماڵی سمۆرە خانە دەقەی دەرگایە، لە ماڵی سمۆرە خانە دەقەی دەرگایە، دەقتەقتە من داپیرم ڕۆڵە جان کەم هێناوە کێکی جوان دەیبیکەنەوە بە قوربان نایکەینەوە ئەیتر نازان بەخوا. بڕۆ ڕێی تەڵکە باس تاگەنانایەتەوە دەرگاکە ناکەینەوە. یەسناگیان دەست خۆش بێ؟ شاینێ. ئێستا منیش خەڵاتێک تێمێ مادەم گۆرانێکی خۆشی بوتم باشە؟ خەڵاتێکم بەنێ دەچیت حەزت لە کنچاکی هەیە؟ بەڵێ. وەڵا براکەم زۆری حەسێ. دە باشە خەمی براکەتدا وایە؟ ئاها خوشک چۆنە؟ خوشک هەر خەمی براکەیەتی. دەبڕۆ لەگەڵ براکەت نانخۆ باشە بە قوربان؟ دەست خۆش سپاس بۆ گۆرانێکەکەت. حال لەگەڵ. بابچینە لای ئەم کاکە بەڕێزانە سڵاو لێبێ؟ سڵاو سەرچاو. ناوی بەڕێزە؟ هەدار. کاک هەدار. ناوی بەڕێزە؟ هەڵمەت. کاک هەڵمەت کاک هەدار چی یەکترن؟ وڵا هاوڕێنەوە هاوڕێکی زۆر نزیکین هەمیشە پێکەوەینە و کارمان پێکەوەیە. لە شتان ساغ بە چ کارێک دەکەن؟ ئەمە هەر ئیشی پرۆدەکشن دەکەین. زۆر چاکە لە شتان ساغ بێ تۆش هەروە؟ بەڵێ. زۆر چاکە. ئەو لە بواری فیلم زۆر زیرەکە. لە شتان ساغ بێ فیلمی باشی دیارە مۆنتاژ کردووە دەرهێنەرە مۆنتاژ وەکو پرۆدیسەر وەکو بەڕێبەری بەرهەم بەرنامە ڕێشەوانە کارمان کردووە. لە شتان ساغ بێ. چۆن هاتوونەتە فامیلی مۆڵ؟ وڵا هەر لێرە لە سینەما ئیشمانە و تێستی فیلمەکمانەوە. عەرزی فیلم. وەکو تێست یعنی ببینین کە کوالیتیش چۆنە. ئەی چۆن بوو بەلاتانەوە؟ باش. بە ئیشی خۆتان ڕازی دیارە. الحەمدولillah زۆر سپاس. سیقەتان زۆر بەخۆتان. زۆر باش. ئافرین وەک منیش زۆر سیقەم بەخۆم هەیە. زۆر سپاس. ئەوە زۆر مهمە لە ئینسانە شتی خۆی زۆر بەدڵ بێ سیقە بە ئیشی خۆی هەبێ وایە؟ زۆر طبعاً. زارم وڵا تەرکیزم لەسەر ئەو مایکەیە. بۆچی؟ تەرکیزم هەیە نازانم ناوەکی باشتان دەرکردیا. زوو خەڵکی قفڵ دەدەن ئەمیش تقریبان ترسەکەم گەیشتە بەس هەدارم لەگەرەوە. وانە خۆی شتەکە بە غەڵەت ڕۆشتوە گینا بۆ شێوازە نییە؟ وایە. نە کەسەکەینە مۆقیفە و نە خەڵک قوفڵەکەین و بەرنامەتان هەیە چتان هەیە گوو؟ بەرنامەیە بڵێ بەرنامەی مایکە سوورەکە باشە کۆمەڵێک پرسیاری تایبەتم پێەیە پرسیاری زۆر ئاساندانم و زۆر ئاسانکاری شەکەم بۆ کەسانی کە لە بەرنامەکە چاوپێکەوتنیان لەگەڵاکەم بێگومان کۆمەڵی خەڵاتی زۆر باشیشم پێەیە پێم خۆش ئەوانی کە لە بەرنامەکەم بەشداریەکەن ببنە خاوەن پرسیارێکی گچکۆکەمان لێ بکە بە سەرچاو پرسیارەکەمان بۆ بەڕێستان بە کام تیپ دەڵێن خانمە پیرەکە سێ اختیارتانێمە یوڤنتوس ماشەڵڵا زۆر زیرەکە زۆر سێریاریەکەی وڵی باشە جمهوری کوێیت ڕیال عکسی من بەرشە ئێستا بێ بە شەڕمان نانەگاڵتاکەم خۆی یاری بۆ خۆشیە لەگەڵەوانی قەت لەسەر یاریکردن و لەسەر تیپەکان کاکفەلاح باشە بەس کاکفەلاح لێرە نییە کاکفەلاح بۆچی بۆ چ شتێ باشە وڵا ڕای کردەوەی وەی دیت ئەرە بەخوای لە کامێرێ ڕادەکاگەنە لە وەرزش لە هەمومان زیرەکتراوە زۆر چاکە لە شتان ساغ بێ زۆر سپاس پیرۆزە وەڵامەکەتان ڕاست بوو بوو نەخاوەن خەڵاتێکمان پێبن فەرمونون ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێستان زۆر سپاس ئەو یەکێکیان بۆ کاکەیە نەمازانی چییە خەڵاتەکە ئەوە دەچنە فامیلی باربەر ئەنساڵۆن لێرە لە فامیلی مۆڵ دەتوان قشتان چاکەن ڕیشتان چاکەن ئەوەی تریشان کارتی ئەربێلایە دەچنە دیجیتال ستی لێ بازاری دەکەن یادگاریکی خۆشم بۆ بگێڕنەوە لەگەڵ ئەم برادەرەکە
تۆ ناڵی دایم بەیەکەوەی یادگاریمان ئەوەندە زۆرە بەس ناچێردرێتەوە بۆچی بەخوای بەقڵک نایە شتێکی خۆشە ها دایم بیرزانەکە تۆ پێکەنینتانێت بەخوای بەرمان نادە کاکە وازمان لێ نایێتە وڵی ئەمن هیچ قسەیەکم نیتمان بەخوای یادگاریمان نییە ئاها والله بەسیاری خۆ دەڕۆی بە ئەوروپا بەڵێ ڤلۆگیش دەکەی بە قورآن ڤلۆگەکانی ئەوروپا هیچ یادگاری خۆش تێدا نییە مەسەرەن زۆر کەس دەبینی دەرێت خوا با سەفەرێک لەگەرت بێم گەشتێک لێ بەس گەشتیمە هەموو مانگونی و ئەمە زۆر جار لەگەر هاوڕیانش باز دەکەین کە گەشت دەکەین یان ئیش دەکەین باوەڕ بکە دواتر لە ڤیدۆ دەزانین لە چێبووینە ئەوەندە تەرکیزمان لەسەر ڤیدۆ مەوزوع و شوێنی مێژوی و شوێنەواری ئەوشتانەیە هیچ چێژ نبینین یعنی لەبەر کامیرە هیچ کامێرەمانێک چێژ نە لە دیمەن نە لە مەوزوع لە شت نبینی بە هیچ شێوە بۆیە ئەڵێ کە ئێوە قەیناکە ئیشەکەی ئێوە ئەوەیە ڤلۆگەکەن شتێکی جوان پیشان ئێن ئیشەکەی ئێوە ئەوە جیایە بەڵام کە ئەڵێ چی بۆ سەفەر هەوڵ بە زۆر کەم موبایل بەکاربێنی یعنی ئەو دقێ بەڕاستە و خۆی خۆشی لە دیمەنەکە ببینە خۆشی لە شوێنەکە ببینە واز لە موبایل و ئەمەش هەوڵ دەدەین زۆرترین موبایل بەکاربێن دەستان خۆش بێ لە شتان زۆر سپاس بۆ بەشداریکردنتان کاتێک خۆشخواتان لەگە ئەو بەڕێزە خۆی کاری ڤلۆگەکە دەچێتە وڵاتان بە ئۆتۆمبیلی خۆی دەڕوات بەو هیوایی کە سەری ڤلۆگەکانی بکەن شتی زۆر خۆشیتیایە شوێنی زۆر جوان پیشان ئەیە بێگومان توانیان لە بەرنامەی مایکە سوورەکە ببنە خاوەن خەڵات ئێوەش وەرن و سەردانی فامیلی مۆڵ بکەن شەوانە من لە فامیلی مۆڵم کۆمەڵێک پرسیاری زۆر ئاسانم پێەیە و هاوکاریشتانەکەم بۆەوەی ببنە براوی خەڵاتەکە خەڵاتی زۆر باشم پێەیە ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوای بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییە دەمەوێت سپاسی سپۆنسەرەکانمان بکەم هەمە فاشن بۆ دابینکردنی جلوبەرگی من تەکساس چیکن براندی ئەڤرۆشا دیجیتال سیتی و ئەربێلا باغی خاتینە و فاملی باربەر ئان ساڵۆن تا بەرنامەی کتر بەخواتان ئەسپێرم هەر شاد بن و خواتان لەگەڵ